ئێرە بازاری لەنگەیە لە شاری هەولێر دوای گڕگرتنی بازارەکە بە سەدان دوکان سوتێنڕان مەزەندەیەوە دەکرێت کە بەهۆی ئەو ئاگرەوە بەدەیان $1000 زیان بەر بەو خەڵکەی کە لە نێو بازارەکەدا کار دەکات و خاوەنی دوکانەکان کەوتبێت و خاوەنی دوکانەکانیش ڕۆژی هەینی گردبوونەوە و داوایان لە حکوومەت کرد کە هەرچی زوویە قەرەبوو بکرێنەوە. زەرەر و ژیان لەوەی دانیە زەرەر و ژیان ناژمرێ هیچ کەسێک نیە لێرە لە عەمباری ڕابگرا هەتا دوکاندارێکی هەتا تاجیرێکی زەرەرمەند نەبووبی هیچ کەسێک لەو بازاڕەی نییە زەرەرمەند نەبووبی نەوانەیە 9 ملیۆن خەرک لەسەر ئەو لەنگەی زیاتر بژی ئەو جا دوکان هەیە پێنج مازی لەسەرە هەیە دەماری لەسەرە ئەو جا ئەوەی بەکرێیدا ئەوەی ئەمبارە ئەوەی معاملەیەکە ئەوەی بەکرێی گرتی هەر ئێکی بەنەوەک لێرە خەرک سوودمەندە خەرکەکی فەقەر و فەقارە لێرێ بە زۆری یعنی لە سەتا پێنجی لێرە دەورەمەند ئەگەر لێرە بینەگەر لە سەتا 95 خەرکی لێرە فەقیرە هەموو دەگیرێن ینی ئەو پەڕی زەری گەورە بەس دوێنێ 1800 دوکان شتە هیچ دوکانێک ئەوەندە قوتار نەبووە ینی هیچی دوکانی هەمووی ئەشای زستانی هینەیە هەمووی دوێنێ و پێری لە تورکیایەتەوە دەبیت سپارێک سەرف کراوی داوایان لێ دەکەن بەس بەزودنی کات خایانی کەینێت چکن هەموو کریان لەسەرە دەست بە ئیشەکەی خۆمان بکەینەوە هەمووش تعمیل دەکەینەوە باز ڕێماندن زوولۆمە خایانکەوە تعمیلەکەش دەکەین. ئاگرەکەی بازاری لەنگە تەشەنەی سند تا نیوەی بازارەکەی سووتاند خاوەنی چەند دوکانێکیش دەڵێن بەهۆی شۆرتی کارەبا بووە بەڵام بەشێکی تر دەڵێن ڕەنگە هوکاری تر لە پشت ئەم ئاگرکەوتنەوەیە هەبێت و کار بەدەستانی دەستگا ئەمنیەکانیش دەڵێن ئەوان هێشتا لە لێکۆڵینەوەدان و دواتر راپۆرتی کۆتایی لەبارەی هۆکاری گڕگرتنی بازارەکە بڵاو دەکەنەوە وەکو پێویست بە ئەرچی خۆیان هەرنەستان یعنی گەربیان توانی بە ڕاستە خۆ بەهاتمان بە پیر داوای هاوڵاتیانەوە دەیانتوانی بەلایانی کەم بەلانی کەم 170 زیانەکان کەم بکەنەوە چکە ئاگرەکە لە شوێنێک بوو کۆنتترۆل دەکرێت ئەمە لێکوانە لە کۆرانی خۆمان توانیمان کە زۆر ئامادە بوون بەهۆی پەیوەندیکردنمان بە یەکتریەوە زیاتر لە یەک فەرە 33 دوکانە توانیمان بە مودەی 3 کاتژمێر بەس بە ئاو بەدەست ئاگرەکە ڕاگرین باش حکوومەتێک ینی توانای 30 هاوڵاتی نەبیتن ینی بەڕاستی ئەوە جێی پرسیارە هیوادارشین بەرپرسی باڵا لەو بابەتە وەڵامە چی دروست بداتەوە هاوڵاتیان وەکو دڵنیابی کە بزانین ئایا هۆکارەکە تەنها کارەبا بووە یان هەر دەستێک هیوادارین بە غامزی ئەو بابەتە نەمینێتەوە. بازاری لەنگە فرۆشان یەکێکە لە کۆنتترین بازارەکانی شاری هەولێر دوکانەکانی لە جروبەرگ و بۆن و پلاستیک پێک هاتوون بەپێی ئامارە نافەرمیەکانیش بازاری لەنگە لە 3000 دوکان پێک هاتووە. بەهۆی ئەو ئاگرکەوتنەوەی بازاری لەنگە کە بە سەدان دوکانی سووتاند و بە هەزاران خەڵکی بێکار کرد ئەوەی کە جێ دڵخۆشی خاوەن دوکان و هاوڵاتیانی ئەم بازارەیە ئەوە بوو کە هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.